موچەی مانگی چوار دراوە بەڵێ وایە موچەی مانگی چوار من ئەعلانی ناکەم منیش وەکو ئێوە ئاگادار ئەکرێم ئەمرێکی ئەنجومەنە ئەڵێ موچەی مانگی چوار دەست پێ بکە پارەیەکە ئەنێرێ بۆ مانگی چوار ناتوانم مانگی سێ پێ بدەم چونکە لە پارەی هەولێرەوە لە نەوتەوە بۆ ماتووە ئەڵێ بیدە بە مانگی چوار من ناتوانم مانگی چوار بدەم بەسێ چونکە ئەمەی مانگی سێ ئەبێ لە داهاتی ناوخۆ بدرێ کە ڕۆژانە کۆ دەکرێتەوە دابەش دەکرێتەوە بە پێی ڕۆژە پێم گوتی لە مانگی لە ڕۆژی یەکشەمە 6 ملیار و کەسرێکم هەبووە ئەمڕۆ 2 ملیار شێکم ترم هەبووە دابەش یەکەم بەسەریانە کە بریتێ لە پارەی مەرزەکە گومرگە زەریبەیە ئەمانەیە جارێکتر دابەش یەکەمەوە واجبی من دابەشکردنە ئەو کەسەی کە بڕیارەدا لە موچە من نیم من فەرمانبەرێکی حکومەتم وەک ئێوە یەک ڕۆژتەتم لەگەڵ ئەوەشە هاتنی ئێوە بەخێر بێن سەر چای من ئەوەندەی توانیم ئەمڕۆ لە باجەکان لە کارەبا کۆم بۆ بێتەوە ئەینێرم بۆ شارەوانی بەسەر چاو